وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەندراوێکیدا تایبەت بەو سکاڵایەی لە دژی تورکیا تۆماری کردووە دەڵێت عێراق نزیکە لە بەدەستهێنانی مافە یاساییەکانی بۆ بەڕێوەبردننی هەموو چاڵاکیە نەوتیەکان. ئەمە وەک ئاماژەیەکە کەوا عێراق نزیکە لە یەکلاکردنەوەی دۆسیەکە بە بەرژەوەندی خۆی. وڵاتی تورکیا وەکو وڵاتێکی گوازەرەوەی نەوت و کڕیاری نەوتی هەرێمیش بە بڕوای شارەزایان و ڕۆژنامەنووسانیش ئەوەی کێشەیە لەو نێوانە دەستوورە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی خۆیان بە خاوەن ماف دەزانن. ئەم کێشانی لە نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستاندا هەیە زۆر جار تەفسیراتی جیازیای دەستور وای کردووە کە هەم حکوومەتی عێراق خۆی بە حەق بزانێت و هەم حکوومەتی ناوەندیش خۆی بە حەق بزانێت. ئەوەی ڕوونە لە دەستوردا ئەوەیە کە پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان خود لە هەر هەرێمێک بێت لە چوارچێوەی دەوڵەتی عێراق دەبێت بە هەماهەنگی بێت لەگەڵ حکوومەتی ناوەندیدا. بەڵام هەرێمی کوردستان پابەندی ئەمە نەبووە و لەلایەکی دیکەشەوە ڕەنگە هەرێمی کوردستانیش مبەڕیراتی خۆی هەیە و هەردوو لا تەفسیراتی جیازیان هەیە بۆ مادەکانی دەستور. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە ژووری بازرگانی نێودەوڵەتی تاوتوێی دۆسەی ناوجیوانی دەکات کە کۆماری عێراق لە دژی کۆماری تورکیا تۆماری کردووە بەهۆی پێشێلکردنی بڕگەکانی ڕێککەوتنی بۆڕی عێراق و تورکیا کە لە ساڵی 1973 واژۆ کراوە و تیایدا ئاماژەبەوە کراوە دەبێت حکوومەتی تورکیا سەبارەت بە جوڵەی نەوتی خاو پابەندی ڕێککەوتنەکانی عێراق بێت. بە سەرنجدان لەو کێشەیە دەبینین یعنی فشارەکانی ئایندەی حکوومەتی عێراقی بە تایبەتی لەسەر کۆمپانیەکان لە ناوەخۆ زیاتر دەبێتن، هەروەها لەسەر لانی ئیقلیمی لەسەر دەوڵەتی تورکیا زیاتر دەبێت و دادگای نێودەوڵەتی ینی زیاتر بە تایبەتی ینی جاران لە یەکلایکردنەوەی کێشەکانی بینی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە دادگای نێودەوڵەتی ینی یاسای بڕیاری دادگای فیدرالی دەرنەچوو، بەڵام لەوە دووە ینی یەکلایکردنەوەکەی کەیسەکان ئاسانتر دەبی لە بۆ دادگای نێودەوڵەتی. هەروها ینی یەک لەو ینی مەترسیانەی کە لە ئایندە ڕەنگە تووشی هەرێمی کوردستان بی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان لە بازاڕەکان ینی پەچی دەکەوێت بە تایبەتی هێنانەوەی پارەکەی. ئەگەر وەک وەزارەتی نەوت ڕایگەیاندووە لە ماوەی چەند مانگێکی داهاتوودا دۆسیەکە یەکلا بکرێتەوە و با بەرژەوەندی عێراقیش بێت لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی لە نێوەڕاستی مانگی دوودا، ئەوە دووەمین دۆسیە دەبێت تایبەت بە نەوتی هەرێم کە هەولێر تیایدا شکست دەهێنێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.